کوردستان ڕۆژێکی کارەساتباری بەڕێکرد. تام ساتە وەختەی کە من قسەتان بۆکەم سێ هاوڵاتی گیانیان لەدەستاوە و 21 کەسی تریش بریندار بوون. وەک دەزانین چەند ڕۆژێکە شەپۆلێکی بارانبارینی باش ڕووی لە ناوچەکانی کوردستان کردووە. ئەمڕۆ لە پارێزگاکانی سلێمانی و کەرکووک و چەند شوێنێکی تریش لافاو دروست بوو، زۆرترین زیانیش بەر قەزای چەمچەماڵ و ناحیەی شۆڕش کەوت. لەوێ دوو هاوڵاتی گیانیان لەدەستدا و 12 دیکەش بریندار بوون. لە ناحیەی لەیلانی سەر بە پارێزگای کەرکووکیش کچێکی تەمەن 8 ساڵ لافاو بردی و دوای چەند کاتژمێرێک تەرمەکەیان دۆزیەوە. لە دۆڵی بالیسان هەورە بروسکە لە ڕەبایی پێشمەرگەیدا 8 پێشمەرگە بریندار بوون. لەوێ دوو لە بریندارەکان چارەسەر کران چونکە برینەکانیان سوو بوو، 6 دیکەش ڕەوانەی نەخۆشخانەکانی ڕاپەڕین و سلێمانی کران. یەکێک لە بریندارەکان باری تەندروستی ناجێگیرە. لە ناو بازاڕی شارە زوریش هەر ئەمڕۆ گەنجێک هەورە بروسکە لێیدا، ئەویش ڕەوانەی نەخۆشخانە کرا و چارەسەری بۆ کرا و ئێستا باری تەندروستی جێگیرە. بە ناوی 964ەوە سەرخۆشی لە بنەماڵەی کۆچکردوانەکەین و خوای گەورە سەبووریان بات، هیوای زوو چاکبوونەوەش بۆ بریندارەکان دەخوازین. جاوەک دەزانین ئەم شەپۆلی بارانبارینە بەردەوامە و بە پێی پێشبینیەکانی کەشناسی سبەی لە سلێمانی و هەڵەبجە و گەرمیانیش بارانبارینی بەخوڕ دەبێ و ئەگەری دروستبوونی لافاو هەیە. هەر بۆیە هەتا بۆتان دەکرێت نزیک ڕووبارەکان مەبنەوە و مەسنە دۆڵ و شیوەکانیش. تەنانەت سەردانەکانیشتان کەم بکەنەوە و مەسنە دەرەوەی شارەکان. هەتا بۆتان نەکرێت لە ماڵەوە بمێننەوە. هیوای سەلامەتی بۆ گشتلایەک.